باشێک لە مامۆستایان تکتی فڕۆکەیان بۆ بڕاوە تا بچنە بەغداد. ئەحمەد گەرمیانی سەرۆکیەکێتی مامۆستایان بۆ دەنگی ئەمریکا ڕایگەیاند دابینکردنی پارەی پاس و هۆتێلوات و شۆکردن و چوونی هەندێک مامۆستا بۆ بەغداد بە فڕۆکە لا توانای مامۆستادانیە و توانای دارایی خەڵکی ترا دەخرێتە بەردەستیان. لا سەرەتاوە ئەسمان دەکرد لە پرسی داخستنی قوتابخانەکان لەلایەن بەڕێوەبەرەکانەوە بابەتێک هەیە لەوە گەورەترە کە داخوازی مامۆستا بێت. لەم ماوەیە نامەیەکی دەنگی و سەرۆکی حیزبێک لە شاری سلێمانی بڵاوکرایەوە کە چۆن هانی خەڵک دەدات بۆ بەشداربوون لە خۆپیشاندانەکان. نەک من هەمووان دەزانن ئەوە هاوسەرۆکی حیزبێکی دیاریکراوە. ئەمە و چەندین شتی دیکە بەڵگەیەکە دەستێوەردانی سیاسی لە خۆپیشاندانەکاندا هەیە. مامۆستا حەقی خۆیەتی بەڵام خەڵکانێک هەن دەیانەوێت شەپۆلی ناڕزایەتیەکان بەکاربێنن بۆ مەرامی سیاسی. تیوار بۆ ڕاست و دروستی ئەو قسانە پەیوەندی بە چەند مامۆستایەکەوە کرد و گوتیان ئەو قسانە ئەسڵ و ئەساسی نییە. ئەو ڕۆژەی بەڕێکەوتین بۆ بەغداد هەر مامۆستایە و 20,000 دیناری خۆی بۆ کرێ پاسداوە. سەبارەت بە بەکارهێنانی ناڕزایەتیەکان بۆ مەرامی سیاسیەوان گوتیان با حکوومەت هێرێم شایستە دارایەکانمان بداتێ و ئەو کات کەس ناتوانێت بۆ مەرامی سیاسی ناڕزایەتیەکانمان بەکار بێنێت.